سڵاوتان نەبێ بەیانیتان باش بەیانیت باش بێ سۆڤان خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ لەگەڵتانی بۆ هیوایان تەواوی ئەمڕۆتان یاخود ئەم ڕۆژەتان ڕۆژێکی زۆر باش بێ پڕ بێ لە دەستکەوت پڕ بێ لە بەرهەم و لە بەخشش بۆ خۆتان بۆ کوردستان بۆ دەوروبەرتان بۆ سەرکارەکانیشتان ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو لەگەڵ هاوکارم سۆڤان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان هەیە قسەی لەسەر دەکەین بە یارمەتی میوانەکانمان. بەڵێ منیش بە نۆبەی خۆم ساڵتان لێکم بەیانیتان باش هیوادارم کە بەیانێکی پڕ لە شادی لە جوانی و لە تەندروستیتان هەبێت. ئەم بەیانیەش لەگەڵ ئێمە دەست پێ بکەن با ڕۆژەکەتان پڕ بێ لە سوچووکە کۆمەڵی بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون کە هەر یەکە و لە هەر بوار و لایەنێکەوە بیگری سوودی هەیە چ بواری ژینگەیی بێت چ بواری پەروەردەیی بێت چ تەندروستی بێت چ کۆمەڵایەتی بێت. جا ئەم بەیانیە لەگەڵمان بینەرانی پرۆگرامی بەیانی 24 ئەو بابەتانی کە ئەمڕۆ ئامادەکراوە ئێستا لە هەر بابەتێک باسی کورتەیەکتان بۆ ئەەکەین و ناونیشانەکانتان پێ ئەڵین بۆی بزانین ئەم بابەتانە بەدڵی ئێوە دەبن تا کۆتایی پرۆگرام بینەری بن یاخود چاوەڕوانی ئەو بابەتانەی دیکاکەن کە لە ڕۆژانی دیکە بۆتانی ئامادە بکەین. سەردەڕەکانیان پێ بڵێین؟ بخوێنینەوە بزانین. لە سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان پەردە لەسەر 6 کتێبی مامۆستایەکی ئاینی لادرا. ئەم بابەتە بۆ هەمومان گرنگی هەیە گرفتی دروستبوونی پەڵەی پێست وەزیبکەی دەموچاو یەکێکە لە نەخۆشیەکان کە ئەمڕۆ لەگەڵ دکتۆرە کەژان بە دوای چارەسەرەکەی ئەگەڕین لەگەڵمان بن ئەوانی کە کێشەی پێستان هەیە. بابەتێکی وەرزشی یانە هیلالی سعودی خۆی ئامادە دەکات گرێبەستێکی خەیاڵی پێشکەشی نەیماردا سیلڤا بکات. تۆ زانیاری زیاترشمانە و کاتە پێ چکە بابەتەکە بابەتی خۆتە. و با باسێک لە ئەو کەسانە بکەین کە کتێب دۆستن ڕێگە چارەیەکی ئاسانتر هەیە کە لە هەموو شوێن بتوان کتێب خوێندنەوە کە گەنجێکی کورد ئەپلیکیشنێکی بۆ خوێندنەوەی کتێب دروست کردووە و هەر کەسێک زۆرترین خوێندنەوەی هەبێت لەبێت دیاری وەرەگرێت. ڕەنگە زۆر بەمان حەز بە خواردنی جپس بکەین بەڵام بێ ئاگاین لەوەی هۆکارە بۆ دروستبوونی شێرپەنجە. خوا بە دوورمانکەی هەموو کەسێک و هەموو کەسانەی کە چپسی شەخۆن بە دوورکەی چکە خواردنێکی خۆشە ناتوانین دەسی لێ هەڵگری هەرچە من زۆرم حەز لێنێت تۆ حەزە لە جپسە بەڵام ئاوە جارجار ئەم لەبەر دانەکانم ناوێتم زۆر بیخۆم سادە تامی سادە ئەنوا عشقاڵەوە نیە تامەکان هەیە بەس من تامە سادە من زۆر دۆستایەتیم لەگەڵ خواردنی سیریش نییە ئەوان زۆربیان سیریشی تێدایە بۆ ئەوە مشکل لەم لە بۆ دروست دەکات. جا هاکار ئەو قرمەکردنەی کە جاری وایە لەگەڵیان سۆسێکدانی مایۆنێز بێیان ماستوانی لەگەڵ دروستەکەوایەکەیت و گازێکی لێگڵی خرمەیان نێواز لەو خەڵکە بێنە بەس ئێمە باسی زیانەکان یەکەین باسی خۆشەکەی بەلا بەزیانەکان. یەکەم بابەتمان ئەمڕۆ باس لە ئەمەش هەر باز لەسەر کتێبە ینی ئەمڕۆ دوو تەوەری جیاوازمان هەیە لەسەر کتێب بەڵام هەموو شار و شارۆچکەکان بەلای ئێمە گرنگن لە هەر شوێنێک چاڵەکێکی ئەدەبی هەبێت ئێمە دەستمان پێی بگا پێمان خۆشە کاری لەسەر بکەین و بە ئێوەی ئاشنا بکەین. ئەمجارە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان پەردە لەسەر 6 کتێبی مامۆستایەکی ئاینی لادرا کە ناوی مامۆستا سابیر بەیتوشیە. جا ئەو لەگەڵ کەسایەتێکی ئاینی لەگەڵەوەی کە خۆی کەسایەتێکی ئاینی ناوچەکەیە بەڵام چەندین دیوان و شعر و چیرۆکی هەیە و پێشوازێکی زۆریش لە بەرهەمەکانی کراوە. هەکار مامۆستایانی ئاینیە با بڵێ پێشتر کە پیانەوت مەلا هەر ئەو مەلایانی کە پێشتر هەبوون بەشێکی زۆریان چیرۆکیان دەنووسی و دیوانی شعریشیان هەبووە. ینی ئەدەبی کوردی بەشی زۆری لەمسی مامۆستایانی ئاینیە لەسەری ماوەی چونکە هەموو ئەو شاعیرە دیارانەی کە لە کوردستان هەیە هەمویان بە حوجرەی فەقێدا تێپەڕیون ینی تەنانەت شاعیرە گەورەکانی وەکو مەحوی وەکو وەفایی وەکو نالی لەولا سەیریکە مامۆستا هێمنی مکوریانی مامۆستا هەژار هەتا لە چێشتی مجێور زۆر بە جوانی باس لە حوجرە و مەلایەتی خۆی و کۆمەڵێک چیرۆک دەکات. بۆ بینەرە بین بەیەکەوە کۆڕی پەردەلادان لە سەکتێبەکانی مامۆستایەکی ئاینی لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە.
هاوڵاتێکی زۆر پێشوازیان لەو ڕێوڕسمە کردووە چونکە مامۆستا سابیر بەیتوشی وەکو نووسەری ئەو شەش کتێبە مامۆستایەکی ئاینی خۆشناوە و هاوکات لە بواری ئەدەب و شێعر و مێژووشەوە قەڵەمێکی بە بڕشتی هەیە. لە ساڵی نوێدا دەستی کردووە بە چالاکی بەرفراوان کە لەو چالاکیانە دەکرێت بڵێن باسی ئەو کۆڕانە بکەین کە بۆ هونەرمەندان و نووسەران ڕێک دەخرێن و ئەو کوڕەکە کۆڕی پەردەلادانی مامۆستا سابیر بێتوشی و ئەنجام ڕێزگرتن لە چالاکی چەند ساڵەی مامۆستایی بوو ڕێکخرا و چالاکیەکانی ئێمەش چالاکی فەرهەنگی و ئەدەبی و هونەرین. جوانترین قەڵام، خۆشەویستترین قەڵام، بەڕێزترین قەڵام ئەو قەڵەمەیەکە بۆ زمانەکەی خۆی دەنووسیت. مامۆستا سابیر بەیتوشی یەکەم جارە بەرهەمەکانی چاپ دەکات و لە یەک ڕێوڕسمدا پەردەی لەسەر 6 کتێبی لادرا. کتێبەکان دیوانی شیعری خۆشەویستی، باسی کوردستان و هاوکات چیرۆکی کۆمەڵایەتین لەگەڵ ئەوەی کەسایەتێکی ئاینیە و تەمەنیشی زۆرە، بەڵام جیلی نوێی کۆمەلگەش پێشوازیەکی زۆریان لێ کردووە. چیرۆکە کتێبێکی ڕاستەقینەیە پڕاوپڕە لە کێشە و گیر و گرفتەکانی ڕابردووی کۆمەڵگەی کوردی. بەڕاستی من چەند لاپەڕەم خوێندوونەوە 100 ئەوەندەش بەسەری داگریاوم و بەڕای من پێویستە هەر تاکێکی کۆمەڵگا ئەو کتێبە بخوێنێتەوە. ئەو جارەکە مامۆستا زۆر شەو نخوونی بۆ کێشاوە، بەڕاستی زۆر دەگەڵی ماندوو بووە. ئەگەرچی لێران حکوومەت ڕێگە بە خوێندنی زمانی کوردی و خوێندن بە زمانی کوردی نادات، بەڵام ساڵانێکە ئەنجومەنە ئەدەبیە خۆبەخشەکان قۆڵیان لێ هەڵماڵیوە و هاوڵاتیان فێری ڕێنووسی و ڕێزمانی کوردی دەکەن. پێشوازیەکی زۆرشی لێکراوە و تەنانەت هێندێک کەس لەو ئەنجومەنانەدا پێگەیشتون و ئێستا نووسەری دیاری ڕۆژهەڵاتی کوردستانن. هەکارەوەی حەزی بە ژیان بێت، حەزی بەوە بپەرە بە هیوایەت و خولیا و ئەو شانێکی ویستی خۆیەتی بیدات، باوەڕکە لە هەر شوێنێ بێ ئەتوانێت جێپەنجەی خۆی بەجێ بهێڵێت. هەندێک جار نە لە وڵاتی خۆتی، نە لە شاری خۆتی، نە لە ناو زمانی دەتوانێت لە هیچەوە شت دروست بکەی بۆی کە حەزت تەنانەت دەگەر تۆ لە خراپترین دۆخی ژیانی شابیت و لە ئاواری کورد نییە بێبەش نەبوو بێت لە ئاوارەی و دەربەدەری لە ژیان لە ناو خێمە بەسەر بردن لە کەمپەکان. هەمومان بینی ومانە هەتاکە لە منداڵیەوە ینی ئەو دۆخەمان بینی و پێیدا تێپەڕیوین، بەڵام گرنگە وەکوی خۆت باست کرد تۆ لە هەر دۆخێک دابی خۆت بەدەستەوە نەدەی، ینی خۆت بەدەستەوە نەدەی بۆ ئەو ژیانە بۆ ئەو دۆخی کە تێی کەوتووی، وەکو ئەو نمونە جوانێک کە ئێستا ئێمە دەبینین. بتوانێت کەسەکە بژێوی ژیانی خۆشیەوە لە ڕێی ئەو هیوا و خواستەی کە هەیەی دەستی بکەوێت. ئێستا باسی جوتیارێکی شنگالی ئەکەین کە ئاوارەی زاخۆبوونە و لە کەمپەکان بەکاری کشت و کاڵی خۆی سەرقاڵ کردووە، بە هەرەوەزیش کار دەکەن، یعنی نە کار بۆ خۆی دەستە بەرخراوە، کاری بۆ چەند کەسێکی تریش دەستە بەر کردووە بە هەرەوەزی بەیەکەوە ئەو کارانە ئەکەن کە ئەوان ئاوارن و بەیەکەوە کارەکەن. بەڵێ ئەم ئاوارانە لە ڕێگەی کشت و کاڵەوە بژێوی ژیانیان دابین دەکەن و داهاتێک بۆ خانەوادەکەیان دابین دەکەن. ئەم جوتیارانە چەندین جۆری سەوزەوات بەرهەم دێنن و لە بازاڕەکاندا ساغیان دەکەنەوە. ئاوارەیەن شنگالی لە زاخوو 3500 دونەمن عەردی بە بەرهەمن هاوینی چاندینە. عەبدوڵڵا ژی یەک ji numuneya bideham jiwan kesan e. Ew weke cûtkarekî aware ji bo karê çandinê bi mala xwe ve ji kempê derkeftiye û li serbîstanan xwe cih bûye. Ji meha yek ve mit pêvene. Li kempê zilam nikarî beîşê ma zilam bê li van dera bûstanekî xwe tiştekî xwe biçîne ziftanê hinek deravî xwe peyda bike û çelwê derê. Her li tanişbistanên xwe û li bin van kepran berhemên xwe difirûşin û xelkê deverê ji qesta wan dikin û jê dikerin. Her tiştêke derkeseyda em dîne bin kebrê firoşin, bacan reşkin xeyarên, bacanê sorin filê filin û xelkê zaxû têj metkerê. Bi giştî 5000 dûnemên erdî bi van berheman li zaxû hatine çandin ku 3500 ji wan cûtkarên aware çandîne.
حکومت هرمجی بدانا پینین کیمیایی و دابین کرنا آوه و ریگیری کرنه لبرهم بیانی پشتوانی لبرهم وان دکد. رجاء کاشیم بجمعت نزدیکی هفته صادق وکو کار کرد وکو جوتیار خلک آوارن تیدا کارت کن و اف رجاء کا باشه تیرازا خود که تو گلک شونا زیده جد کن تا هنارتن بوجدر و سنور اداره. بو اف ساله هجمار 1500 آوارن جودکار به خزان و جکمپان درکتینه و کار جودکاری لزا خود کن. به دستاوستان و جافمانا لهاریکاری رکراوین مروی آوارن شنگال لزاخو به تایبت اون کپشه اوان جودکاریه دوورز هاوین دا جکمپان درد کونو برکا چاندنو فروتنا برهمین ویورزین جدا دهاتا که بخو خزان خواه پیدا دکن. اسلام یوسف کردستان 24 زاخو هەکەر ئێستا بەهۆی ئەوەی کە جیهان پڕە لە مەشغەڵەت و کار و ئیتر هەموو کارەکانیشە بە خێراتر بچێتە پێشەوە چونکە بۆ خۆی سەردەمێکی پێشکەوتنە و هەموو پێشکەوتنەکانیش خێراییەکی زۆری بەخۆوە بینیوە ڕەنگە بەشێک لە ئێمە هەندێک کار هەیە کە پێشتر خەڵکانێک زۆر بە ئاسایی ئایانتوانی بیکەن بەڵام ئێستا دەرفەتمان بۆ نەمان لێکێک لەوانە خوێندنەوەی کتێبە بێگومان لە هەمووی جوانتر بەلای من لەم بابەتە ئەوەیە گەنجێک لەم سەردەما کە زۆربەی گەنجەکانمان خەریکی سۆشیال میدیان بەڵام بە دیوە با بڵێن نەزۆر باشە کە گەنجێک دێ داهێنان دەکا ئەمە زۆر بەلای منەوە گرنگ و سەرنجڕاکێشە کە گەنجێک سەلیقەی بۆ خوێندنەوە تاوەکو ئێستا ماوە گەنجێک نەک تەنیا خۆی هەوڵ دەدا دەوروبەر و ئەو کەسانەی کە هەمومان کە مۆبایل بەکاردێن کە مۆبایل بەکاردێنێ بتوانێت بە ئاسانتری شێوە دەستی بە خوێندنەوە بکات بۆ ئەمەش هانی دەدا بە شێوازێکی جیاواز گەنجێک کە ئەو کارە ئەکات هەکار شتێکی زۆر گرنگتریش هەیە ئەوەیە کە ئیتر بیانوو ئەبڕێت بیانوی ئەوەیە کە کاتم نییە ناتوانم لە ناو ڕێگەم خەریکی لێخوڕینی ئۆتۆمبیلم لە ناو سەرەی نازان فلانشت وەستاوم بیانوی هەموو ئەوانە بڕیوە چونکە بە شێوەیەکی ئەپلیکیشن ئیشەکەی بەزە لێخوڕینی ئۆتۆمبیل هەر ناوێ بێ بابس پرسیاری مەبەستمەوەیە ڕەنگە لە ناو ئەپلیکیشنەکە کتێبە سەڵتەکانی شەبێت کە بتوانێت گوێی لێ بگرێت زۆر گرنگە ئەوش بیانوەیەکە هەر بیانێکی زۆر باشە ئەو بیانەکەی تۆم بڕی باشە قسەکە دروستە کە باز لەم گەنجە نەکەین هەر کەسێک زۆرترین کتێب بخوێنێتەوە لە یەک هەفتەدا دیاری پێدەبەخشێت و ئەم گەنجە میوانی ئێمەیە ئوسامە عەباس خاوەنی ئەپلیکیشنی ڕازبۆکس کاگوسامە زۆر بە خێربێ و بەیانیت باش کاکەکار جان سڵاو کوردستان بەیانی باش کوردستان زۆر سپاستان دەکەم سپاس بۆ دەرە جوانە زۆر سپاستان دەکەم کاک ئوسامە پێش هەمووشت هەر کاتێک هەر کەسێک کە داهێنانێک ئەکات کارێک ئەکات پرسیاری لێکەن کە چۆن بۆ ئەم داهێنانت کرد بیرۆکەکەت لەکوێ هێنا بۆچی کردت سەرەتای دەستپێکردنی ئەپلیکیشنی ڕاز من خۆم یەکێکم لە قوربانەکانی دەست سوشال میدیا خۆم یەکێکم کە سوشال میدیا تەواوی ژیانمی بەدەستەوە گرتبوو ینی ئەسڵەن هەموو ژیانیم لە ناو مۆبایلەکە بوو دواتر کە لە کاتێکدا سنوورێکم بۆ دانا ئیدی ستۆپ بەستە کاکە دەبێتی شتێکی جیاواز بکرێ نابی تۆ ژیانی گەنجێک کە تەمەنی 22 ساڵە 23 ساڵە هەمووی بۆ مۆبایلەکەەوە بە سوشال میدیاوە ڕەبت بێ و دەتوانێت مۆبایلی بۆشتی بەسوود بەکاربێنین دواتر کە هەستم بە ئەو بیرۆکەی هەست دەکەم لە هەڵێنجانی ئەو هەموو خەم و ناخۆشەی کە بە ڕۆژانە لە سوشال میدیا دەمدیت کە تاچی کوردم دەدیت بەجددی دامڕابوو لە کەسایەتی لە بوون ینی ئەو ڤیددیوانێکە تەمشام دەکرد هەستێکی وها ناخۆشی پێدام خەمێکی وها قوڵی دروست کرد لە دڵی من هەست دەکەم ئەو ئەپلیکیشنە لە هەڵێنجانی ئەو هەموو خەم و ناخۆشی و تۆڕەبوونە دروست بوو زۆری داخلت لەکە پێشینەت هەیە لەگەڵ ئەپلیکیشن و دروستکردن و ئەم بابەتانە پێشنێک وەکو پێشنێکی ڕسمنیتم بەڵام باگراوندێکی سەرەتایم هەبوو لێ وەکو هاوڕێش هاوڕێی دیڤلۆپەرم هەبوو قسەم لەگەڵی کردینە و ینی فکرێک چاکم لیان وەرگرتووە باشە بابزانین ئەپلیکیشنەکە لە چ جۆرە کتێبێک پێکاتەوە چۆن ئەتوانرێت بە ئاسانترین شێوە بخرێتە سەر ئەو مۆبایلەکانمان لەسەر ئایپادەکانمان چین ئەوانەی کە ئەپلیکیشنەکە پێکەێنن کتێبە ئەدەبیەکانە
هونەریەکانە کتێبە پەروەردەیەکانە چین فکریەکانە چین بۆ سەرەتا دائما ئێمە وەکو قوتابخانە ئیشمان کردووە لە بنەڕەتەوە یعنی لە ئاستی نزمەوە دەستمان پێ کردووە بۆ پلانی ئەی بۆ یەکەم جار کتێبە ئاسانەکان و سادەکانمان داناوە مەسەلەن بۆ نمونە پێشبڕکێشی هەفتانەیمان داناوە هەفتانەیە کتێبی تێدایە تا ئەو کەسانەی کە نازانن کتێب چییە نازان و خوێندنەوە چییە بەو دنیا شارەزانە بوونە بێن بە سەرەتایی لەگەڵ ئێمە دەست پێ بکەن یەکەم کتێب بخوێنەوە کتێبێک 4 ڕۆژمان 5 ڕۆژمان بۆ داناوە لە کاتی خوێندنەوەی کتێبەکە خوێنەر لە کاتی پەڕەکان هەڵدەداتەوە تووشی فیدباک دەبێ فیدباکی لێ وەردەگیرە بۆ نمونە بۆ یەکەمەکەی پرسیارێکی ئاسانمان داناوە کە ئایا چی ئەم کتێبەی نووسیوە تا بزانین خوێنەر بەردەوامە لەگەڵمان تا ئێستا لەگەڵمان هاتووە یان بەس لاپەڕەکانی کتێبەکان چ جۆرە کتێبەکە کە کتێبەکان بۆ سەرەتا کەسی پرۆفشنالمانەیە کەسی شارەزامان هەیە لە بواری کتێبدانان زیاتر لە 3 کەسایەتمان هەیە لە تیمەکەی خۆمان لە تیمی ڕاست ئەو کەسانە لە بواری پەروەردە ئیشیان کردووە دانێشیان ماستەری هەیە لە دەروناسی لە دورناسی کەسایەتی مرۆڤەکان لە تەمەنی بچووکەوە بەرە گەورە بۆ یەکەمەکان کتێبمان لە شەوی ڕۆماندانە ڕۆمانێکی ئاسان وەکو چیرۆکێک کورتە چیرۆکێک کاگوسامە سەرەتا باسمان کرد ئەوەی کە زۆرترین کتێب بخوێنێتەوە ئێوە خەڵاتی دەکەن ڕاستە چۆن دەزانن یان چۆن هەڵسەنگاندن بۆ کەسێک دەکەن من دەڵێم کاگوسامە ئەم هەفتەی 2 کتێبی ئێوەم خوێندێتەوە ڕاست کاکارجان هەفتەکان دیاریکراوە مەسەلەن بۆ هەفتەیەک یەک کتێبمان داناوە بەڵێ باشە لەناو ئەو کتێبە 3 فیدباک هەیە 3 تاقیکردنەوەی پێ دەکەن 3 خوێنەر تووشی تاقیکردنەوە دەبێت لە دوایدا لە ئاخر تاقیکردنەوە پێی دەڵێن ڕئیت چۆن بوو لەسەر ئەم کتێبە بیرڕای تۆ چۆنە سەبارەت بۆم کتێبە چ سوودێکی پێگاندوی چ ئیسفادەیەک لەو کتێبە کردووە لێرەدا ئێمە دووشت دەکەین گرنگی بە تاک دەدەین کە ببێتە خوێنەر و گرنگی بەڕای تاک دەدەین مەسەلەن بۆ نمونە من بە کەسەکە دەڵێم تۆ خاوەن ڕئی تۆ خاوەن بیرڕای دەتوانانی بیرڕایەکەت بەم بڵێ من هەڵی دەسەنجێنم و نرخی پێ دەدەم لەلای من گرنگی هەر تا ئەگەر تاکی کەس نادناسێ کێشە ئێوە تەیە کە کەس من ناناسێ بۆ بەناوبانگ دەم چکە بەزدی گەورەترین کێشەی ئێستای تاچی کورد بەناوبانگ بوونە بۆیە کە دەبین لە سوۆسیال میدیا لە هەر شوێنێک هەر کەسێک مۆبایلێکی داناوە ڤیدیۆ خۆی دەکە ئەسڵەن نازانی ڤیدیۆەکە مانای چییە ئێستا نازانی چی دەڵێ کاگوسامە ژمارە ئەو کتێبانە دیارە کە داتان ناوەنا ئەپلیکیشنەکە یەکەم یەک کتێبە ئەوە پلانی ئەی تا خەڵکەکە خڕ دەبێتەوە خەڵکە کۆ دەبێتەوە هەفتە تا مانگێک ئەوە نامە بەستم ژمارە کتێبەکان چەند کتێبتان داناوە تاوەکو ئێستا کتێبەکان دانراوە کتێبی مانگێک دانراوە بای مانگێک دانراوە بۆ یکامە دەستمان پێکرد تا مانگێک بێ کتێب نەبین و بێ پرسیار وەڵامیش نەبین باش من پێشەوەی کە دەست پێ بکەین باسیەوەم کرد ئێمە کات ئاگەڕێنینەوە و هەوڵی ئەوە بدەین زۆرترین کتێب بخوێنینەوە لە ڕۆژانەیە هەندێکیان ئەکرێت کە بە دەنگی گوێمان لێبێت ئایا ئەپلیکیشنەکە ئێوە کتێبی دەنگی تیا هەیە لە ئێستادا بەس کتێبی خوێندنەوەی PDF وەکو PDF دەخوێندێتەوە بەڵام لە داهاتووی نزیکدا بێگومان ینی کتێبی دەنجی دێتە ناو وشتی زۆر جوانتی دێتە ناو و سەبارەت دەمەوێت بە دیارەکان قسەی بکەم ئەو دیارانی کە دانراوە پێشەوەی پرسیارکەن داوای لێوردن دەکەم دیارەکان کە دانراوە ئەو فیدباکەی کە خوێنەر دەیداتەمە ئێمە لە ئەپلیکیشنی ئادمین چێکی دەکەینەوە ئەو کارە خۆبەخشانە دەکرێت تەواوی ستافی ڕاست خۆبەخشانە ئەو کارە دەکەن ئەو ئایا 1000 فیدباک دێ 50000 دێ ئەو هەموو کەوتۆتە سەرشانی ئێمە وەکو بەرپرسیارەتێکی گەورە گرتو ئەستۆی خۆمان کەویشە بە خۆڕایی دەکەین و بەبێ بوونی هیچ بەرامبەرێک کە فیدباکەکەمان چێ کردەوە یەکێک لە دیاریەکانی ئەپلیکیشنی ڕاست دوای ئەوەی کە 5 کتێبت خوێندەوە خوێنەر دێ لەگەڵ یەکێک لە ئستافی ڕاست بەرنامەیەکمان دانەوە بڕەپارێکمان بۆ دیاری کردە بۆ ئەو کەسە تەواوی ڕۆژەکە لەگەڵ ئەو کەسە دەبین بۆ نمونە 200,000 من بۆ دیاری کردو وەکو ڕقم دەڵێن کاکە بازاری بکە بەدڵی خۆت تۆ بۆت هەیە 200,000 بازاری بکەی لە بازار هاکار بەدای بەزێنین ئەپلیکیشنەکەمان ئەو پارە لەکوێ دەینن ئەو پارە ئێمە بەشی سپۆنسەرمانێ لەناو ئەپلیکیشنەکە ئێستا مۆجودانەکات لا سپۆنسەرەکان ئێمە گۆڵد سپۆنسەرمان هەیە و سیلڤەر سپۆنسەرمان هەیە ئەو سپۆنسەری سەرێکی کە ئێستا دانێک پیا بۆ سپاس بخوا چکە ئیشەکە بەڕاستی پێیان جوان بوو ئەوان و دایاننا سپۆنسەرمان بکەن بەبی بەرامبەری شتێک دوم سپۆنسەر کە دێ سیلڤەر سپۆنسەرە کە ئەوان ئێمە ینی لە بەرامبەر ئەوەی کە ئەوان دیارەکەمان بۆ دیاری دەکەن بۆ دادبین دەکەن
ئێمە دیارەکە چی بێ بەڵێ بەڵێ بۆ نمونە یەک لە دیارەکان لەوانێ خواردنێک بێ لە چێشخانەیەک و دواتر بۆ نمونە مێزێک بێ لە کافتریایەک ئەنی بیرۆکەکە بەگشتی خەڵکی ئێمە ئێستا ئەوەندەی لە کافتریایە و لە مەتامەکانە لە کتێبخانەکان ئێستا من با بڵێن جۆرێک موبایلم پێەیە سۆڤان جۆرێکی پێەیە لە هەردوو سیستەمی ئەندروید و iOS دەتوانین دایبەزێنێ ئێستا هەردووچی بەردەستە لە هەردووچی بەردەستە باشە بەچی ئەزانن کە ڕۆژانە چەند کەس سەردانتانی کردووی داتایەکتان ئەداتێ کۆی گشتی سەردانیکەرانتان چاوکە ئێستا چەندێک بووە تا ئێستا ئەپلیکیشنەکە ئەکتیڤیتی نەبوو مەسەلەن بڵاو نەکراوەتەوە کە بۆ نمونە ئەوڕۆ دەست پێ دەکە کتێبی و هەفتەی ئەوەیە هێشتا بڵاومان نەکردوێتەوە بەڵام کە بڵاو بوو ئینشاءڵڵە ئێمە دوو ئەپلیکیشنمانی ئەپلیکیشنی ئادمی لە لای خۆمانە جوین یوزەرمان پێدرا ئەو کەسانی کە هاتوونە ناو ئەپلیکیشنەکە هەمومان پێدا ئەسڵەن فیدباکەکان خوێندنەوەکان ئایا خوێندیتوانەوە یان تەنها لاپەڕەکانیان هەڵداوەتەوە ئەوانەما هەموو لە کنەمەڕوونە و شەفافەوە هەموو بەڵگە مستەمسەکەیە یەک پرسیارم هەموو زۆر بە کورتی وەڵام بیتەوە هیچ کورتێک لە کتێبەکان دائەنێن بۆ نمونە کورتێکە لە کتێبەکە بۆی کە خەڵک شارەزابێ کورتەکەی بخێنەوە جابێتەنە بالضبط دەبێ ئەوە بکرێ پێش ئەوەی هەفتەی یەکەم کتێبەکە دەست پێ بکە کەسی شارەزامان هەیە بە ڤیدیۆ لە سوشال میدیا باز لە کتێبەکە دەکات دەڵێ ئەو کتێبە ئەوە ناوەڕۆکەکەیتی تەنها تایتڵی کتێبەکان دەخوێنێت وەکو بەرچاوڕوونی بۆ خوێنەر وبی ئاگادار بی کە چ کتێبێکەیە بۆ مەفتەیە سپۆیل ناکە طبعا و دیارەکەش دیاریکراوە پێشەوەی خوێنەر دەست پێ بکە زۆر باش لەبەرەوەی کە تۆ وا لە کەسەکە کرد کە یەکەم جار لەبەر هەدیەکە لەبەر دیارەکە بێتە ناو ئەپلیکیشنەکە دوم جاریدی بیرۆکەی دەگۆڕێ وەکو کتێب دێتە ناو پاشان حەزی لێ دەبێت کات ئوسامە عەباس زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بەم بەیانە میوانی ئێمە بە سەرکەوتوو ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ ئێوە ممنون ئەو بابەتە بابۆ من بێ ویستم بڵێم بابەتی هاکارە با خۆی قسەتان بۆ بکە لە قسێکی کوردەواریە لە تەقتەق هەتا خواحافیز لە دەرگا لێدانەکە تا خواحافیزەکەی تۆ پرسیار دێ دەکەم لە سەر نێمە نێمار دەناسی ئەیناسم وەشکۆ شقڵی ناسی خەڵکی کوێ نازانم نیماری خۆمان ناناسی کەرکووکیە باشە بەرپرسانی یانەی هیلالی سعودی لە هەوڵدان دوای ئەوەی کە شکستیانێلا لە گواستنەوەی لیۆنێل مێسی پەیوەندی بە ئینتەر میامی کرد ئەم جارە نەیمار دا سیلڤا هێرشبەری پاریس سان ژێرمان لەلایەن یانەی هیلال کراوەتە ئامانج و ئامادەن گرێبەستێکی گەورە هاوشێوی کریستیانۆ ڕۆناڵدۆ پێشکەش بکەن دەزانێت گرێبەستەکەی کریستیانۆ ڕۆناڵدۆ چەندە ئەوەی کە لە سعودیە کردی بەڵێ نازان بەس زۆر ئەزارم لەو پارانەیە کە نازانی شکلی چۆ ناگەر بیبینین 2 ساڵ 400 میلیۆن دلار بەبێ هیچ تاکسێک بەس بزانم با من ئەو پرسیارە بکەم بۆچی ئەوەنە ئێستا سعودیە گرنگی بەو یاریزانانە دات و بەو بڕە خەیاڵیانە ئەیان کڕە ئەوە بابەتێکی دوور و قوڵە سعودیە پرۆژەی درێژخایانی هەیە وەکو ئەوەی کە ساڵی ڕابردوو لە قەتەر بینی لە مۆندیال ینی ئێستا ئەم وڵاتانە لە ڕووی وەرزشی و ڕکابەر یەکتر دەکەن دەیانوێ باشترین وەرزش پێشکەش بکەن باشترین وەرزشیانە بێ و فۆکسی دنیاش بخەنە سەر خۆیان ئێستا سعودیە لە هەوڵدایە دەیەوێ ڕۆناڵدۆی بردێ کەریم بنزیمای بردیە ئێستا دەیەوێ گۆندۆگان ببات دەیەوێ مۆرینۆ ببات دەیەوێ نێمار ببە هەموو ئەستێرەکان دەیەوێت لە خۆکۆ بکاتۆ لە پێناوچی لە پێناوەی چاوی هەموو میدیاکان لەسەر سعودیا بێت لە 10 ساڵی داهاتوو بتوانێت پاڵەوانتێکی گەورە کەواتەوێت لە ڕێی وەرزشیشەوە خەڵکێکی زیاتر بۆ خۆی ڕابکێشە با بچین نەیمار کەرکووکیش ببینیم زانین چی کردو بەرپرسên tîma Hilala Siûdî piştî şikestina wan di veguhasina Lionel Messî ji bo rêzên xwe niha di hewlaweyekê de ne estêreyekî diniyê cîhanê ji bo werzê dahatî veguhêzin rêzên xwe. Nûtrîn armanca wan Neymar da Silva herîşberê Brazîlî yê tîma Parîs Saint-Germain Fransî li gorî zanyariyan tîma Hilala Siûdî di çend rojên borî de peywendî bi Neymar kiriye û dixwazin diyarîkerî li cihê Messî ji bo rêzên xwe veguhêzin piştî nikarîn girêbest li gel hevalê Neymar û estêreyê tango bikin. Kanala CBS Sport belav kiriye tîma Hilal roja îna borî şandek şandiye Parîs paytexta Fransayê da ku li gel kesên nêzîkî Neymar guftûgoyê bikin li ser veguhestina wî. Li gor zanyariyan guftûgoyên wan jî berdewamin. Di raportê de hatiye berpirsên tîma Siûdî amade ne girêbestekê
مینا گریبستا کریستیانو رونالدو یاریکەرێ تیما نەسر پێشکەشی یاریکەرێ بەرازیلی بکەن واتەش بۆ هەر ساڵێکێ 200 ملیۆن یۆرۆ گۆ دکە 171 ملیۆن پاوند لە هەمان دەمێدا تیما هیلال ئامادەیە نزیکی 45 ملیۆن یۆرۆ ji bo helweşandina grêbesta Neymar pêşkêşî tîma Parîs Saint-Germain bike. Bi vê yekê jî tîma Ferensî ziyaneke mezin pê nakeve. Ji ber ku vê tîmê ev yarîker di havîna sala 2017 de beramberî 222 milyon euro ji bo rêzên xwe vekweşte bû. Ji derê navborî di heman demê de behsa wê yekê kir. Gotaneha overeke fermî negihiştê Parîs Saint-Germain. Lêv egereke zor her demekî ew over bigihê destê wan ew تڕێگرین مەزن لە بەرامبەری نێمار ناکەن. ئەمانی تر بابەتی منە. مەبەستم چیە لەوەی کە بابەتی منە چونکە ئەڵێن زۆر جار خانمان زۆر گرنگی بە پێستیانەدەن کە پەڵەی نەبێ زیبکەی نەبێ پێستێکی بێخەوش و جوان بێت. پیاوان خۆیان جوانن نانە پیاوان هەر بە خۆتان قۆزن یەک عینەکی ڕەشی هەتاوی لە چاوەکەنی تر کێشەمانە هەر زۆر زۆر جوانە هیچتان ناوێ ئێمەش بەڵام هاکار ئێستا جگەلەوە گەنجان کوڕان پیاوان گرنگێکی تایبەت ئەوانش بە پێستیان بگومان ڕاستە کە ئەچیتە سنتەرەکانی جوانکاریە بینی دێن لەیزەری ئەوەندەی پیاو هەیە ئەوەندەی ئافرەت نییە ئاخر هەرچەند منتم بابەتیان بەڵام بەگشتی بابەتێکە کە ئەیتر وەرزی هاوینە گەرمای هاوین دێت تیشکی خۆر زۆر بەڕاستە و خۆ لێمانەدات کێشەکانی پێست دروست دەکات. ئەمەش گرنگە کە بزانین چۆن بتوانین چارەسەریان بکەین. لەسەر ئەم بابەتە میوانمان دەبێ دکتۆرە کەژان علی تۆفیق لە سلێمانی و لە ستۆدیۆ سلێمانی لەگەڵمان دەبێ. دکتۆرە کەژان بەیانیت باش بێ خۆشحاڵین بەم بەیانیە لەگەڵمانی بۆچی با بڵێن ئافرەتان یاخود خانمان زیاتر گرنگی بە پێستیان دەدەن ئایا بە تەواوی بەو شێوەیە کە پێستی خانمان ناسکترە پێویستی بەوەی کە چاودێری زیاتر بکرێت یاخود بۆ پیاوانی شەمان شتا جا بەیانیت باش دکتۆرە. بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵم. بەنسبەت جوانکاریەوە بەڕاستی ئەمە خۆی غەریزەیەکە لە هەموو مرۆڤێکە لە هەردوو ڕەگەزەکە و لە هەموو تەمەنێکە ئێمە بینین مناڵ کە تازە پێگرێت چێتە بەر ئاوێنەکە و میکەپەکەی دایکی بەکارێنێ. بەڵام بێگومان ئافرەت زیاتر گرنگیە بە پێستی یەکێکە لە شتەکان کە شتێکی دەرونیە حەزەکە بە جوانترین شێوە دەرکەوێ و پیاوانیش بە هەمان شێوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبینین سەردانمانەکەن هەر کێشێکی پێستیان هەبێ یا جوانکاری هەر ئەوانیش یەن بۆ چارەسەر ئەمە شتێکە هەمومانەی زانین وابزام. باشە دکتۆرە کەژان بابینە سەر پرۆداکتەکانی بەکارهێنانی ئەو بابەتانی کە پەیوەستە بە پێستەوە ئایا دروستە کار هەر لەسەر بەیانیەوە هەستی کۆمەڵێ لەم پرۆداکتانە بەکار بهێنی اینجا بچیتە دەرەوەی لە ماڵ یان یەک بەکارهێنانی یەک دژەخۆر بە تەنیا کیفایەتە بۆ ئەوی کە پێستت بپارێزی. پێش بەکارهێنانی دژەخۆر ئێمە بەیانیان کە هەڵەسین پاکردنەوەی پێستمانە لەبەرەوەی لە ماوەی شەوەکە کاتی نووسن هەندێک ڕژێنەکان چوری دەرەکەن و ئەو هەندێک شتیش هەیە کە لە جەوایە وەکو تەپوتۆز هەندێک جار ئەبێتە هۆکارێک بۆ داخستنی کونیلەکان لەبەرەوە یەکەم شت کە هەڵەسین بەیانیانە بێ دەموچاومان بشۆین وەشتنەکەژە بێ بە پاکەرەوەی تایبەت بێ بە جۆری و پێستە بۆ نمونە ئەو پاکەرەوەی بەکارێنین بۆ پێستی چەور ناگونجێ بۆ پێستی وشک لەبەرەوە بێ بە هۆکارێک بۆی زیاتر وشک بێتەوە. ئەو پێستە وشکانە بێ بە پاکەرەوەیەک بەکاربێنن کە شێدارکەرەوەی تیابێ. دوای پاکردنەوەکە ئێمە کرێمی ڕۆژمان هەیە کە ئەویش دیسانەوە ئەبێ بە گوێرەی پێستەکە بێ و پێویستی ئەو پێستە. دواتر ئەگەر چوینە دەرەوە لە ماڵ ئەو کاتە دژەخۆر بەکارهێنین. هەندێک جاریش تیشکی خۆر زۆر لێمانەدا لە ناو ماڵەکانە هەندێک ماڵ هەیە ڕۆ خۆرە ئەوەش هەر دژەخۆر بەکار بهێنرێ باشە. باشە. دکتۆرە ئێستا وەکوی کە سۆڤان سەرەتا باسی کرد بابەتەکە زیاتر خانمانەیە بەڵام ئێستا بۆ پیاوانی شەمە خۆشت تاکیدت لەوە کردەوە دەگونجێ ینی ئێستا ئێمە لە وەکو پێشکەشکار ڕۆژانە وەکو خانمەکان شتێک مەیکەپ دەیکەین تا چەند دەتوانین ئەم مەیکەپە بە دەموچاومان بمێنێتەوە بۆی کە کاریگەری لەسەر پێستمان دروست ناکە یان دەبێت بە خێراترین کات لای بدەین.
بێگومان هەموو مێکەپێک باشتر وایە بە زووترین کات لابرێ لەسەر پێست لەبەرەوەی بێتە هۆکارێک بۆ داخستنی کونیلەکان یەکەم دووهەمیش هەمووی موادی کیمیایی تایە بمانوێ نەمانەوێ تەنانەت ئەوان مێکەپانش کە کواڵیتیان بەرزە هەر هەندێ مەواد و بۆ نوڕەنی تایە لەوانەیە باشتر وابێ ماوەی بەرکەوتنمان کەمکەینەوە. باشە دکتۆرە بەڕاستی ئەوەی کە ئێستا سوۆشیال میدیا بەسەر خەڵکی هێناوە ئەتوانی بڵین کارەساتە چونکە ئێمە دواتر بوونەوەرێکین کە خوددا دروستی کردوین و ئاسایی ئەگەر لەسەر پێستمان کێشەیەکی ئاسایی هەبێت یاخود زیبکەیەک هەبێت یاخود هەیە بە جدی پێستێک کە ئەوەندە ساف بێ ئەڵێ ئەمە بە فۆتۆشۆپ دانیشتوی خەریکی بووی ئەوەی کە لە سوۆشیال میدیاکان هەیە تا چەند ناڕاستە و پێستێکی دروست و تەواو چ جۆرە پێستێکە ئەبێت نەکونی لی تیا بێ نەخەوشێکی تیا بێن نەزیبکەی پێوە بێن نە هیچ پەڵەیەکی بێ ئایا وایە؟ نەخێر لە ڕاستیە ئێمە وەکو خۆت باسی کرد مرۆڤین بەرەو ڕووی کۆمەڵێش دەبینەوە هەندی هۆکار هەیە بۆ ماوەیە ئەوانەی کە پێستیان زۆر ساف و جوانە تەنانەت لە جیناتیانایە تەنانەت کارۆنە تەمەنێکی پێشیشەوە لە پیریشە هەر پێستیان سافە و کێشەی نییە هەندێک کەسیش بەهۆی تێکچوونی هۆرمۆنەوە بەهۆی باری دەرونیەوە بەهۆی ستایلی ژیانیانەوە ئێمە زۆر گرنگە بزانین کە زۆر شت هەیە پەیوەندی بە ستایلی ژیانمانەوەیە هۆکارێکە بۆ دروستبوونی کێشە لەسەر پێست بۆ نمونە خۆراک خواردنەوەی ئاو بەرکەوتنی هەتاو هەندێک پیشە هەیە کە هۆکارە بۆ نمونە بەرکەوتنی مەوادی کیمیاوی ئەوانەی کە لە کارگەکانە ئیشەکەن بۆیە ئێمە بێر چاوی هەموو ئەم شتانە بکەین وەر کێشەیەکیش دەرکە و باشتر وایە بە زووترین کات چارەسەر کرێ بۆی زیاتر نەبێت چکە دواتر لەوانەیە چارەسەری قورس بێ. باشە دکتۆرە کەژان وەک دەزانین لە تەمەنی هەرزەکاری زیاتر دەموچاویان تووشی زیبکە دروستبوون و ئەم بابەتانە دەبێت چه هۆکارێکی دیکە هەیە وا دەکات کە زیبکە یاخود پەڵە لە دەموچاوی کەسەکان دروست بێت؟ بەڵێ وەکو باسم کرد ئەم هۆکارانەی ئیستا هۆکارە وەکو خۆراک وەکو خواردنەوەی ئەوانی کەم ئاو خۆنەوە دووچاری کێشەی پێستە بن و چونکە ڕێژەی ئاو لە ناو خانەکانی پێستا کاتێکەمە بێتەوە پێستەکە زوو چرچە بێ و ئەوانش کە پێستیان چەورە ئەو چەوریە خەسترە بێت چونکە ئاو کەمە خۆنەوە زیاتر دووچاری زیبکا بن. بۆ ئێمە بێر چاوی ئەم شتانەمووی بکەین وەشیارێکی تەندروستی بڵاوکەینەوە لە ناو خەڵکیە کە چۆن دەبێ خۆراکیان تەندروست بێ ئاو زۆر بخۆنەوە وەرزش بکەن پاکردنەوەی پێستیان خۆ پاراستن لە تیشکی خۆر بەپێی توانە ئەمانە هەمووی هۆکارە ئەگەر کێشەیەکی تەندروستیش هەبێ زوو چارەسەرکرێ وەکو باسم کرد کێشەی هۆرمۆنی هەندێک جار کەم خوێنیش هۆکارە بۆ دروستبوونی پەڵە لەسەر پێست بەکارهێنانی هەندێک دەرمان لە کاتی نەخۆشیە بۆ نمونە ئەو ئافرەتانەی کە حەبی بەرگری گرتن وەرەگرن لە دووگیانی لەوانەیە دووچاری پەڵە بنەوە ئەوانەی کەم خوێنن دەبێت بە زووترین کات چارەسەری کەم خوێنیەکەیان بکەن سەردانی پزیشکی پسپۆری خوێن بکەن بۆ ڕاستکردنەوەی ڕێژەی خوێنیان چونکە ئەویش هۆکارێکە بۆ دروستبوونی پەڵە. باشە دکتۆرە لە باوترینی ئەو نەخۆشیانەی کە تووشی پێستە بن لە هاوینانە چ جۆرە نەخۆشیەکە چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین؟ زیاتر بەرکەوتنی هەتا و گەرمی کە هەردووکی دوو تونوتیژیە ئێمە لە زستانە بەرکەوتنی هەتامان لەوانەیە ئەوەنە زیانی نەبێ وەکو هاوین لەبەرەوەی یەک تونندوتیژیە ئەویش تشکی سەروە نەوشەیە کە ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی پەڵە بەڵام لە هاوی ناسەیرەکەی گەرماکەشی لەگەڵا زیاتر زیان بەو پێستە ئەگەیەنێ بۆیە ئێمە ئاڵین لە هاوی نازیاتر هەوڵ بین بەرکەوتنی گەرمامان نەبێت و دژەخۆر بەکاربێنین هەرچەنە بەکارهێنانی دژەخۆر دەبێت هەموو هەر چواروەرزەکە بێ لە زستانیشە لە هەر چواروەرزەکە تەنانەت ڕۆژی هەور و بارانیش دەبێت ئێمە دژەخۆر بەکاربێنین بۆچی لەبەرەوەی تشکی سەروە نەوشەیی کە هۆکارە بۆ دروستبوونی پەڵە لە هەوریشەوە یەت ئەگاتە سەر پێستمان هەور تەنها ڕووناکی تشکی خۆر ئەگەڕێنێتەوە. باشە دکتۆرە ئەگەر وایە ئەو دژەخۆرانەی کە بەکاری هێنینە بێ SPF-ەکەی چەند بێت چونکە ئەڵێن ئەگەر تەنانەت 90 و 80 و 70 بێ ئەو تەنە کاری لە 150 ئەکات بۆ ئێمە باشترین جۆر چییە لە 100 چەند بێت SPF-ەکەی؟ بەڵێ من حەزەکەم ڕوونکردنەوە بم لەسەر ئەو ژمارەیە SPF 30 یا 50 یا 70
ئێمە هەموو کەسێک هەموو مرۆڤێک جۆرێکە ڕادەیەکە هەستیاری بۆ هەتاو هەندێک کەس 5 دقە لەبەر هەتاوە بێ دەموچاوی سوورە بێتەوە هەستیارە هەندێک کە سەعاتێک لەبەر هەمان شوێنە ئەوەستێ دەموچاوی هەستیار نابێ بۆیە ئەو فاکتەرە ئەوەی ئەوەندە جار بۆ نمونە ئەگەر ئێمە بە 5 دقە دەموچاومان سوور بێتەوە لەبەر هەتاو بەبێت بەکارهێنانی دژەخۆر ئەگەر دژەخۆرێکی SPF C بەکاربێنین دووجای سی ئەبێتەواتە بە 150 دقە اینجا پێسمان سوورە بێتەوە کەواتە ئەوە نەجار چەند ئەو ژمارەی کە لەسەر SPF-ەکەی چەندە لەسەر دژەخۆرەکە ئەوە نەجار پێسمان پارێزراوە بێ وەکو کات بەڵام ئێمە ئەڵێن دژەخۆر قەڵغان نییە دژەخۆر بەشێ لە زەرەری و زیانی خۆر ئەگەڕێتەوە 100% نییە بۆیە ئەوانەی کە دژەخۆر بەکارێنن زۆر ئازاد نین بە کەیفی خۆیان چەند بیانێ بچنە بەر هەتاو دیسانەوە بێ خۆیان پارێزن. دکتۆرە کەژان علی تۆفیق پسپۆڕی نەخۆشیەکانی پێست لە سلێمانی لەگەڵ مامووی زۆر سپاس بۆ تۆ دکتۆرە. سپاس دەکەین. بابەتێکی دیکەمان هەیە کافی پاشماوە لەلایەن محەممەد یاڵچن دانیشتووی پارێزگای مەڕەشی باکووری کوردستان دروست کراوە لە پاشماوی بوومەلەرزەکانی 6 شوباتی ئەم شارە پێک هاتووە بابەتێکی سەرنجڕاکێشە. بەڵێ جا ئامانجی یاڵچن لە دروستکردنی کافێکە زیند و ڕاگررتنی یادی قوربانیەکانی پارێزگاکەیە پێکەوە دەیبینین کە بەو کەرستە و پاشماوانی کە ماوە چ کافەیەکی دروست کردو. هەموو شتێک وەکو خۆی ماوە هەست بەوە دەکرێت کە لە 6 شوباتەوە کات لەو شارەدا وەستاوە و سەرڕای تێپەڕینی زیاتر لە 4 مانگ بەسەر بوومەلەرزەکانی مەڕەشی باکووری کوردستان تا ئێستا برینەکان ساڕێژ نەبوون. محەممەد یاڵچن یەکێکە لە زیان پێگەیشتوانی بوومەلەرزەکان کە باوکو و برازاکەی لەدەستداوە. ئێستا لە ڕێگەی کۆکردنەوەی پاشماوەی بوومەلەرزەکانەوە کافەیەکی داناوە و پێشوازی لە خەڵک دەکات. ناوی شوێنەکە کافەی پاشماوەیە. یاڵچن هەڵساوە بە کۆکردنەوەی کورسی و مێز و وێنە و یاری منداڵان و سەرجەمیان لەو کافەیە نمایش دەکات. کافەیەکە پڕە لە یادگاری ئەوانەی کە لە بوومەلەرزەکاندا گیانیان لەدەستداوە. بە شێوەیەکی دیکە هەوڵەکانی محەممەد یاڵچن بۆ زیند و ڕاگررتنی یادگاریەکانە. Bu kendiliğinden oluşan bir şey. بۆ چوونەکە هەر لە خۆیەوە بۆم دروست بوو لە سەرەتادا هەوڵی ئەوەمدا شتێک بۆ خەڵکی شارەکەم بکەم ئەوەی بەدەستم کەوت و دۆزیمەوە ڕەوانەی ئێرەم کرد هەرگیز بۆ چوونێکی بازرگانیم نییە بەڵام هیوام وایە لە داهاتوو دەبێتە دەرگایەک بۆ کارکردن و پەیداکردنی بژێوی ژیانی کەسانێک لە ژوورەکەدا خەڵکی شارەکەمان هەن یادەوەری ناخۆش و خەمناک هەیە. یەکێک لە سەردانیکەرانی کافێکە ئۆکان کەلوکە و ناتوانێت باز لە کافتریاکە بکات و یەکسەر ساتە ناخۆشەکانی دێتەوەیات. بەڕاستی ئەرکێکی زۆریان بۆ دروستکردنی ئێرە کێشاوە کەشێکی زۆر جیاوازی هەیە و ئەمەی خستۆتە ژێر کاریگەری خۆی پێڵاوێک کوێنەیەک یاخود چوارچەوەی تابلۆیەک بە هەمان شێوە کاریگەری خۆی هەیە و کاری تێکردوین. ئەوانەی سەردانی کافێکە دەکەن ناتوان نیگەرانی خۆیان پیشان نەدەن چونکە ئەوەی لە کافەیەکە پێشوازیان لێ دەکات ساتە ناخۆشەکانی 6 شوباتە. Kardeşim buraya çevirmiş. ئێرە گەڕەکی خۆمانە ئەو برایەمان شتێکی جوانی کردووە و ئەم شوێنەی کردوێتەوە جارجارە دێن و لێرە دادەنیشین پێشتر کەسانێکی زۆر لێرە هەبوون و دەژیان بەڵام ئێستا وانە و کەس نەما و ئەمەش نیگەرانێکی قۆڵی خستۆتە ناخی ئێمەوە. محەممەد یاڵچن دەیەوێت کافەیەکە گەورەتر بکات و لە کافەیەکە بیکات بە مۆزەخانەیەکی تایبەت هەر بۆیەش لە کۆکردنەوەی پاشماوەی بوومەلەرزەکان بەردەوامە. لە سەرەتای پرۆگرامە باسمان لە کەسێک کرد کە هەلی کاری بۆ خۆی ڕەخسان و بۆ خەڵکێکی دیکەش لێرەش بە هەمان شێوە جارێکی تر بابەتێک دیکەمان هەیە کە بەهۆی فراوانی زەویە کشت و کاڵیەکان و جۆرا و جۆری بەربوومەکان کە هەر جۆرەیان لە کاتێکا پێگەن پێنجێن بۆتە شوێنێک بۆ ڕەخساندنی کار بۆ هەزاران کرێکاری ناو شارۆچکەکە. جگە لەو کرێکارانەی کە لە ناو شارۆچکەکەدان لە شارەدێ و لە گوندەکان و لە دەرەوەش سەرچاوە و بژێوی ژیانیان هەر لەوێ دابین دەکەن جگە لە خەڵکی ناوخۆی با بڵێن
هی کوردستان هیارێمی کوردستان خەڵکی ڕۆژهەڵات ڕۆژ ئاواش بەشێکیان کە هەندێکیان لە ناوڕاست و باشووری عراقیش دێن هەر لەم ناوچەیە کار دەکەن بۆ ئەمەش بەهۆی ئەو پانتایی زەویە کە پێنجوێن هەیەی و جیاوازی جۆری خاکەکەشی جیاوازی جۆری بەربوومەکان کە لە هەموو کاتێکدا هەر کاتێک شتێک پێدەگە پێکەوە بینەرە بین. وەرزی کارکردن بە هەرەوەزی دەستی پێکردووە. دەشتا بە پیتەکەی پێنجوێنە. نەژاد سەرقاڵی هەڵدانەوەی گڵا بۆ سەر شەپڵی تەماتە. ئەو لە سەید سادقەوە ڕۆژانە بۆ کارکردن لەگەڵ هاوڕێکانی دێتە پێنجوێن. باز لەوە دەکات کە لەم وەرزەدا پێنجوێن دەبێتە سەرچاوەی کار بۆ ئەوان. خەڵکێکی زۆریە بەڕێژە لە بڵێن لە ١٨ خەڵک دێت لێرە ئیشەکە. ئیشێکی زۆر هەیە لێرە و ئیشێکی زۆر ڕەخساوە خەڵک یەک لێرە ئیشەکە بە ڕۆژانە. ئیشەکەش لە سەرەتای مانگی 4 دەست پێکات تا کۆتایی مانگیدا. زەینەب خەڵکی ڕۆژ ئاوایە. 4 ساڵە لە سەرەتای وەرزی کشت و کاڵەوە دێتە پێنجوێن بۆ کارکردن و دابینکردنی بژێوی ژیانی. وڵا تقریبا من 10 ساڵ لێرەمە و 4 ساڵ لە پێنجوێن ئیشەکەن هەر ئەم ئیشە. ماڵتان لە پێنجوێنە؟ نعم لە 3 سایق دانیشتنە. خەڵکی زۆرەتی خەڵکی زۆر ئیشەکەن کاج کۆر پیا هەموو خەڵک. چی محتاج بە چی فەقیر بە ئەو ئیشە ناکەن. خۆت 4 ساڵە لێرە ئیشەکەی؟ وەڵا من 4 ساڵ ئیشی لە عەرزەکەکەم. پێنجوێن سنوورێکی فراوانی بۆ کاری کشت و کاڵی هەمە چەشن هەیە بە تایبەت لە وەرزی بەهار و هاویندا. هەر بۆیە جگە لە دانیشتوانی پێنجوێن بۆتە سەرچاوی هەلیکاریش بۆ ناوچەکانی دیکە. کە سەرەتا دەست پێەکەین بە شەتڵدانان و ناوەکدانان دەست پێکات و کرێکارێکی زۆریش لەم لاو دێت هەر تەنان لە ئێرانیشەوە. ئیتر لە هەموو شوێنێکۆ کرێکاریە دیسە وەرزێکە کە سەرەتای گڵاڵە دێنەوە بەسەر شەتڵەکانە دوای ئەوە دیسان ئەمجا بژار دەست پێکات دوای ئەوە ئیشی ئێرە زۆر کەم بووە کەمتریشە بێت ئەمجا لە شارە زۆر ئیش دەست پێکە. بە درێژایی 8 مانگ پێنجوێن دەبێتە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیان بۆ هەزاران کرێکار کە لە دەرەوەی سنووری پێنجوێن و شارەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایی هاوسنووری هەرێمی کوردستانەوە دێن. زەویە کشتتوکاڵەکانی پێنجوێن هێندە فراوانن کە لە سەرەتای پێگەیشتنی بەرهەم هەتاوەکو کۆکردنەوەی پێویستیان بەوەیە کرێکار بە هەرەوەزی کاریان بۆ بکات. ئەڤیناتا کوردستان 24 پێنجوێن. سیرکەین کەسمان دەڵێ باشە ئەو بابەت آخر بابەتێکە هەردووکمان لە سەرەتاوە کۆمنتی زۆرمان هەبوو کۆمنتمان لە سەریدا بەڵام هەر گرنگە زۆربەی منداڵان و گەنجان حەزیان بە خواردنی چپس هەیە دەشزانین کە زیانی بۆ تەندروستی هەیە و سۆڤانیش سەرەتاوتی حەزت بە چپسێوە حەزم لێتی بەس خۆ ئەکرێت جۆرە جبسێکی شەبێ کە کەمتر زیانی هەبێ یان هەندێک جار با بڵێن زیانی نەبێت. بۆیە وەگوتم بەڵام خۆ دەکرێتیشکە ڕێگەیەک هەبێت ئێمە جبسێک بخۆین زیانی کەمتر بێ بازانین جۆری و جبسە چۆن چۆنیە چۆن بەرهەم دەهێنرێت کامی زیانی هەیە چونکە باسی زیانەکەش ئەوەندە کەم نییە هاکار باسەکات ئەڵێ دوور بە شێرپەنجە تووشی ئەو کەسانەکە چونکە منداڵەکان مەسە بە بەرداوام ئەگەر ببینی بگومان زۆر ڕاستە بزانین دکتۆر هەڵوێز لەسەر ئەم بابەتە چی هەیە. سڵاتان لێبێ من دکتۆر هەڵوێستم ئەمڕۆ باسی چپس خواردنتان بۆ دەکەم لە بەرنامی ئەمڕۆدا وەڵامی ئەمانەت دەدەینەوە ئایا چپس خراپە وەک باسی دەکەن کام جۆرە چپسە بکڕم کە لەوانی دیکە تەندروسترە ئەی چپسێک ئەگەر ماوەی بەسەرچوونی نزیک بوو کێشەی هەیە بیخۆم چپس خۆشن کۆڵی لەوە ناکرێت و ناشڵێ مەیخۆن بەڵام باسی کێشەکانیتان بۆ دەکەم تا بڕیار بدەن کە کام جۆرەی بخۆن وە کەی بیخۆن چپس هەر کامێکیان وەربگرین بڕێکی زۆر لە چەوری ناتەندروست و کالۆری و سۆدیەمی تێدایە بۆ ئەگەر ڕۆژانە و بە بەردەوامی بیخۆیت قەڵەو دەبیت تووشی بەرزبوونەوەی فشاری خوێن و نەخۆشیەکانی دڵ دەبیت لەگەڵ تەمەندا لەگەڵ ئەوەشدا چپس ڤیتامین و کانزا و ڕیشاڵی زۆر کەم تێدایە بۆیە ئەگەر خۆت بە جپس تێر بکەیت و بەهۆی ئەوە نەتوانی ژەمێکی ڕێک و پێک و میوە و سەوزە بخۆیت ئەوە لە دوو لاوە زیانت کردو چپس چی تێدایە کە ئێمە زۆر کێشەمان هەبێت لەگەڵی جگە لەوانەی کە باسم کرد تامی دەست کرد مادەی پارێزگاری کار واتە مەوادی حافظە لەگەڵ چەوری
زیانەکانی چۆریمان باس کرد کە کێشەکانی دڵ و قەڵەویە با ئەم دوانەی تر باس بکەین. تامەدەستکردەکان مۆنۆسۆدیۆم گلوتامەیتیان تێدایە. دەستگای خۆراک و دەرمانی ئەمریکی FDA دەڵێت چەندین ساڵە سکاڵامان لەلایەن خەڵکەوە پێدەکات لەسەر ئەو خواردنانی کە ئەم پێکاتەیان تێدایە و دەڵێن تووشی سەرئێشە، گێژبوون، سووربوونەوە، هەستیاری و چەندین کێشەی تری کردوین. مەوادی حافیزەش کە خۆی بۆ ئەوەیە پارێزگاری لە خواردنەکە بکاتوە نەهێڵێت تێک بچێت، گەلێک مەترسی هەیە و گومان دەکرێت پەیوەندی ڕاستەوخۆی بە توشبوون بە تەنگەنەفەسی و قەڵەوی و تەنانەت شێرپەنجەشەوە هەبێت بۆی پێکاتەی BHA و BHT لە نێوی دیاکە بە پێکاتەی شێرپەنجەیدا دەنرێن. ئەمانی کە باسم کرد کاتێک ڕاستەکە زوو چپس بخۆیت و چپسی خراپ بخۆیت و زۆریشی لێ بخۆیت، ئەگەرنا ئاساییە جارۆبارە لە دانیشتنێکدایان بە دیار فیلمێکەوە چپسێک بخۆیت و ئەوەنە لە سەرتانی خورس ناکەین. بەڵام ئەی بۆ شتێکی تر نەکەین. مادام تۆ بە دیارم بەرنامەیەوە دانیشتویت کەواتە شتێکی تەندروستت دەوێت. چپسی پەتاتە و ئەوانی دیکە بژاردە تەندروستەکە نین. ڕاستە دەڵێم ئەگەر کەمیان لێ بخۆیت کێشەی ئەو تۆی نییە، بەڵام خۆ ناڵێم باشە. بژاردەی باش ئەوەیە خۆت لە ماڵەوە گەنمەشامی بکەیت و بیخۆیت، یان خۆت فێری چپسی پەتاتە بکەیت و ئامادەی بکەیت. بەم شێوەیە نەتامی دەستکرد، نەمادەی پارێزگاری کار و نەشتی کوالیتی خراپ دەچێتە جستەتەوە. بەڵام ئەگەر ئەمانە ناکەیت و بە قسەم ناکەیت و بەدوای هەر چپسی پەتاتەدا دەگەڕیت کە چپسێک بێ لەوانی دیکە تەندروستتر بێت، ئەو لەمە دووە ئەو چپسانە بخۆ کە لە پەتاتەی شیرین دروستکراون و لەسەر چپسەکە نووسراوە سویت پۆتەیتۆ. بۆچی واڵێ؟ چونکە پەتاتەی شیرین لە ڕووی پێکاتەکانی ناویەوە لە پەتاتەکانی دیکە دەوڵەمەندترە و بڕێکی زۆر ڕیشاڵ، ڤیتامین A، ڤیتامین C و پۆتاسیۆم و دژە ئۆکسانی تێدایە کە بە گشتی بۆ تەندروستی باشن و کۆئەندامی بەرگری بەهێز دەکەن و پارێزگاری لە دڵ و چاومان دەکەن و هەوکردنیش کەم دەکەنەوە. اینجا بەناوەکەشیدا تێمەکەون کە ناوی پەتاتەی شیرین، ئەم پەتاتانە لە پەتاتەی ئاسایی کەمتر ڕێژی شەکری خوێن بەرز دەکەنەوە. جگەلەوەش بەهۆی تامە شیرینەکەیانەوە حەزت بۆ شیرینی ناتەندروست کەم دەبێتەوە و شەکری دەستکردیش کەمتر دەکرێتەوە جبسانەی کە لە پەتاتەی شیرین دروستکراون. وەکوتمان چپس خۆی لە بنەڕەتدا خواردنێکی تەندروست نییە. تۆش بچیت خراپترین کوالیتی چپسەکان یان ئەکسپایر یاخود نزیک لە ئەکسپایر بخۆیت، زیانەکانی چەند هێندە دەبن. بۆ نمونە چپسی کوالیتی خراپ یان بەسەرچوو دەکرێت تووشی بەکتریای سالمۆنێلا یان ئیکۆلیت بکەن و لە جێگەدا بتخەن، یان بۆی تێکچوونیەوە تووشی دنیای کێشەی هەرس و ڕیخۆڵەکانت بکەن. بۆیە ئەگەر هەستت کرد چپسەکە تاموبوونی ناخۆش بۆ یان بەسەرچوونی نزیکە مەیخۆن. ئەگەر کورتی کەینەوە پێتان کرا لەمە دووە لە بری چپسی دوکانەکان خۆتان لە ماڵەوە ئامادەی بکەن. بەڵام ئەگەر هەردەی خۆن هەوڵ بدەن کەمی لێ بخۆن، ئەگەر خواردتان هی پەتاتەی شیرین بخۆن، ئاگاداری کوالیتی و کاتی بەسەرچوونەکەشی بن. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک. وەکەوەی دکتۆر هەڵوێ زگی پێ مامۆستای دەر ئەگەر هەردەی خۆن ئەگەر زۆر حەستان لەیە کێشێنێ جاروار شتێک بخۆن. جاروبار ئەنجا منیش ئەو کاتە پێم وتیتم ئەوەی کاڵم زۆرم حەز لەیە ڕەنگە بە 6 مانگ جارە من چپسێک بخۆم. زاوە خواردن نییە. ئەوەیە کە دکتۆر هەڵوێس باسی. ئەوەش نییە خراپترە لەو. جەبڵە هەر بۆ ئەی خۆی. هەر نایخۆیتەوە ڕاستی. باشە. بابەتێکی دیکەمانش باز لە شوێنێکی سەرنجڕاکێش دەکەن سۆوان لەسەر چیای کراپێت لە شاری وانی باکووری کوردستان دەڵێن بەهشتێک خۆی حەشارداوە و سروشتێکی دڵڕفێنی کەموێنەی لێبەری دەکرێت. جا لەگەڵ ئەوەی کە ئێستا لە وەرزی هاوی ناین بە دوای ئەو شوێنانە ئەگەڕێت هەر مرۆڤێکە شوێنێکی ئاوا خۆش ببینێت کە چی لە کراپی تازە دەستپێکی بەهارە لەلای ئەوان تازە ساڵ دەست پێکات. 25 ژێنگە پارێز دەچن بۆ سەر چیاکە و لەوێ دیمەنی جوانی ئەو سروشتە پێکەوە دەبینی. Ev delaliya xwezaya bi hempak û dişi bi Alpên Swîsreyê ciyayê kirapet ê bajarokê Şaxê yê ser bi bajarê Wanê ye. Herçend demsal havîn be jî li wir hêwekî destpêka biharê ye. Spiya berfê, kulîlkên sor û zer û hemû tonên keskê dilê siruşt hezan geş kiriye. 25 siruşt hez di çarçoveya çalakiyekê koma werzîşa gelî û xwezayê de serdana wê nav çêkirin û serokê komê dibêje kesên ku dixwazin bihuştê bibînin divê serdana gola Fatim Xatunê bikin. îro meşa me li bo gola Fatim Xatunê nav beşa
شاخ نافچه شاخ دا جای کراپت 2900 و بلنده ها و گله ها گله من پیش من بنیوه که بفریا جگه گله خوش بدویه ورن و داره ببینن که جنت بزن کاکی داره تو امپار هاتمون ما دیتی بو افداره و ما ریباری و کفش کربون و به جارجه ام 25 کس گله کاتن اجبا همین کسی سپاس دارم گهشتنا گولا فاطم خاتونه او قاس حسان نیه سرشت حس پشتی که 2 ساعت دمشن دیگه هیجن ور لسرشت حس دوی باوریه دنکو دلالیا گولا فاطم خاتونه هیجای به زحمتیه و دوی چکش دیتنا به پار نمینه هاتنا گولا فاطم خاتونه گله خوشه مدویتن وارد دوی همه بین بده ببینن افده گله خوشه بفر هیا کلیل کنه چیچک بر بینه گله خوشه 2 ساعت تا 2 ساعت نیو ام گهش نواری گله خوشه مدویتن گلک بین صحاب ده بکن من لاد رحت بیتن زیارتا بده بکتن ام گلک کیف خوش بیت کما وردیشا گلی و خوزای دیار دکه کو نافچه جبو گشتیاری خوزای گله گنجاوه دوی گرینگی پیوره داین و ناساندن آوه وره کرن جی کردستان 24 مراد کنجی بەڵێ جا کۆتایی هەر کارێک زۆر لە یادی کەسەکان ئەمێنێتەوە پرۆگراممان ئەمڕۆ بەم بابەتە جوانی باکووری کوردستان کۆتایی پێێنە وەی کە ڕۆژەکەتان وەک ئەو دیمەنانە جوان بێت سپاس بۆ ئێوە کە بینەری بیانی 24 بوون کاتێکی خۆش بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێت خاتان